لە کاتی ڕووداوەکانە بە تایبەتی ئەو ڕووداوانەی کە توندوتیژی لێ ئەکەوێتەوە بەداخیشەوە یعنی وەکو چۆنەڵی مێژوویەکی زۆر گەورەمان هەیە لەو بابەتەیە کە بۆتە هۆکاری لە مێژووە شتێک بووە و باجەکەی کێ ئەیە چەند کەسانێکی بێدەسەڵات ئەمە وای لێ کردووە کە هەمیشە بە دوای با بڵێن ئەو خاڵانەوە بن کە لە مێژووە ڕوویاوە و لە داهاتووشە ئاسەوارە خراپەکانی جیلەکانی تر ئەیبینێ ژن طبعاً ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە چونکە ئێمە ژن و ژیانیان وتووە هەن نەک وەکو مانشێتێک یاخود وەکو دروشمێک هەڵی بین ئەمە بە واقعەن واهەیە سەیرەکەی ژن لە هەموو کایەکی مەدەنی و کایەکی سیاسی کایەکی کۆمەڵایەتی ئەمانە هەمووی دەوری خۆی هەیە بە تایبەتی لەم بوارانەیە کە زیاتر جەخت لەوە بکرێتەوە لە ڕووی هۆشیاریکردنەوەی مناڵەکانی خۆی دەوروبەرەکەی خۆی هاوڕێکانی لە ڕووی هۆشیاری با بڵێن کە زیاتر بۆ کۆمەڵگا بەسوو دەبێت لەو کاتەیە لەگەڵیشیا دەرخستنی واقعەکان بۆ مەسەلەن ئەم توندوتیژیاکرێ بۆ ئەم بابەتە لەو کاتەیە ئەو ڕوژێنرێت چونکە هۆکارەکان زۆر زۆر مهمە ئێمە هۆکارەکان بزانین هەتاکو ئافرەت هۆشیارتر بێت لەو بابەتانەوە ئەتوانێ خۆی پارێزگاری بکات لە هەم توندوتیژی و هەم دەوروبەری یاخود هۆشیارێکی کۆمەلگا بکاتەوە بۆ ئەوەی توندوتیژی کەم بکرێتەوە مافەکانی خۆیان بزانن لە ڕووداوەکانە ڕۆڵی خۆیان هەبێ ئەم کۆمەڵکوژەی کە لە فەڕەنسا ڕوەیە وەکوتم ئەگەڕێتەوە بۆ مێژوێکی زۆری هەیە چونکە هەنێ لە میلەتان بە تایبەتی میلەتانی عێراق و سووریا و سۆماڵ و ئەم مەجموعەیە ئەم کۆمەڵە وڵاتانە هەستەکەن کە کاتی خۆی داگیر کراون ئەمە توندوتیژی ئەسکەریان بەرامبەر کراوە فەڕەنسایەکێک بوو لە وڵاتەکان کە مەسەلەن کاریکاتێری کرد بەرامبەر بە پەیامبەر و پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام بێجگەلەوە ئەم تێکەڵاوبوونە کۆمەڵایەتیە کە زۆر جار خەڵک خۆی بۆ ئامادە نەکردووە لەوێ مەسەلەن زیاتر ئینسان ئازادە لێرەوە ئەچن بۆ ئەوێ وان لێت ئەم با بڵێن ئەم کۆمەڵگایانە بەرکەوتەیانە بێت لە کاتی بەرکەوتەیە توندوتیژیان لێ بێتەوە لەبەر ئەوە ژنانی خۆمان یاخود ژنانی هەموو دنیا و ڕاگەیاندکارەکان پێویستە لەسەریان ئەم واقعە پەخش بکەن بۆ خەڵک ئەمە بابەتێکە بێ قسەی لەسەر بکرێت بۆ ئەوەی ئەم توندوتیژیە زۆر تەشەنە نەکات بڵاو نەبێتەوە لە ئاستێکە ڕابگیرێ ئەمە بە چییە بێت بە ڕاگەیاندکارەکان بە تایبەتی لە ڕووی ژنەوە بۆ لەبەر ئەوەی ژن وردە یەکەمیان دووەمیان ژن ئەگاتە ناو زۆر جومگەوە کە وەکو ڕێزێک وەکو کەسایەتیەکی خۆی ئەتوانێت لەو بوارەیە بەڕێکی با بڵێن بەڕاستی ئەو هەواڵە بگوێزێتەوە اینجا ژنانی دەرەوەی وڵات بە تایبەتی ڕۆڵێکی زۆر تایبەتیان هەبوو کەمپینێکی زۆریان کردەوە لە ڕاگەیاندنەکانە سەبارەت بە نەهێشتن و ئیدانەکردنی ئەو توندوتیژیانە ڕاستیەکەی بابەتێک هەیە کە بابەتی توندوتیژیە و ئێمەش لە ساڵیادی ئەو توندوتیژیانین کە مەسەن لە فەڕەنسا لە هەموو دنیای زۆر توندوتیژی بەداخەوە هەر یەکە و بە با بڵێن خۆی وا لێ کردووە کە شتێکی بەدەستەوە ئینجا ئەو توندوتیژیە بەکار بهێنێت لەبەر ئەوە ئومێدەوارم ژن هۆشیار بێت هۆشیاری زۆر مهمە گرنگە تاکە چەکی ئافرەت تاکە چەکی کۆمەڵگا هۆشیاریە بە هیچ شتێکی تر تۆ ناتوانانی بەڕاستی بەرەنگاری توندوتیژی بیتەوە بەرەنگاری نەفامی بیتەوە بەرەنگاری تەنانەت سیاسەت و اقتصاد هەمووی پەیوەندی بە هۆشیاریەوەیە خۆزگە کەمپینێک ڕائەگەیەندا
بۆ هۆشیاریکردنەوەی خێزانەکان بۆ ژنان چونکە لەناو قوتابخانەکانە ئەم تەتەڕوفە زیای کردووە ئەم زیادە ڕۆیە زیای کردووە بەڕاستی زەنگێکی خەتەرە شەرعیەت ئەیات بەوەی کەوە ئەتوانی ئەو توندوتیژیە بکات و شەرعەتی پێەیە ئەڵێ من ئەوە من حاکمم من بۆم هەیە ئەو شتە بکەم طبعا دەستگاکانی دادگا و ئەمانش ئەگەر زیاتر بڵێن سزاکانیان تونتر بکەن یاخود زیاتر شەفافتر بێت حتمما ئەوە ئیشەکە بەرەو باشتر ئەڕوات و کۆمەڵگایەکی ئاشتیانە دروست بکەین چونکە هەرچەنە شەڕکەی هیچ نەتیجەیەکت نییە.